پێویستمان زانی وەکو ئەرکێکی سەرشانمان هاوکارەکانمان گەیاندە کوردانی ڕۆژهەڵات وەک دوێنێ چۆن لە مەخموور بووین ڕۆژیشکە لە شنگالین بە هەمان شێوە ئەمڕۆ بە پێویستمان زانی بارکی خۆمان زانی کە هاوکاری خۆراکیەکانمان بکەینە کوردانی ڕۆژهەڵات. ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوکاری لەگەڵ دەستگای مرۆیی مام ئەمڕۆ چەند سەبەتێکی خۆراکمان هێنا بۆ ئاوارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بە ئەرکی سەرشانی خۆمانمانزانی کە ئەو هاوکاریانە بگەێنینە دەستگای لەگەڵ دەستگای مرۆییمان بگەێنینە ئاوارەکانی ڕۆژهەڵات. ئێمە دەستی هاوکاریمان بۆ زۆر لایەن و ڕێکخرا و ئەوانە درێژە کردوێتەوە لە هەمان کاتە ئێمە پێویستە سپاسی دەستگای مرۆیی مام و هەروەها زانکۆی پۆلیتیکنیکی سلێمانی بکەین کە بەدەم هاوکاریەکەمانەوە هاتوون. هیوادارم لە ڕاستیە بەردەوام بن چون خۆتان ئەزانن پەیوەندیەکی مێژوویی و دوور و درێژ جگە لە وەکو کورد بوون پەیوەندیەکی دوور و درێژی ئەتوانم بڵێم لە خەباتی درێژخایانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد پەیوەندێکی درێژخایان هەبووە لە نێوان باشوور و ڕۆژهەڵاتە.